وەکو هاوڵاتیەکی کوردستان و شاری هەولێر دەنگ دەدەم بەو لایەنەی کە بە تێڕوانینی من دەتوانی پارێزگاری لە کوردستان بکە، لە خاچی کوردستان بکە، لە نیشتمانی کوردستان بکە و لە بەغدای شەڕ بکە لەسەر مافەکانی خەڵکی کوردستان. بڕیارم داوە دەنگ دەدەم، ڕوو لە کاندیدە بەڕێزەکان دەکەم، یەکگرتوو بن لە بەغدا بە یەکگرتووی مافەکانی گەلی کوردستان بە یەکڕێزی و بە یەکدەنگی بەدەست بێن. دەیدا بەشداری لە هەڵبژاردننی نوێنەرانی حێراق دەکەم، دەنگ دەدەم بۆ پارتێک کە سەربەخۆخوازە، دەنگ دەدەم بۆ پارتێک کە بەرگری لە مافەکانی ئافرەتان دەکات، دەنگ دەدەم بۆ پارتێک کە بەرگری لە خاکی کوردستان دەکات. منۆ قوتابیەکی زانکۆ داوا لە هاوڵاتانی بەشەڕەف دەکەم، دەیدا بستنە سەر سندوقەکانی دەنگدان، هەموو خێزان و مناڵیان پێک و بستنە سەر سندوق بۆ ئەوەی قومیەتی کورد هەموو پێکەوە سەنجی خۆی لە بەغدا بەدەست بێنی.